بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرێمی کوردستان هەر ڕۆژە و قەیرانێک بەرەو پیاوڵاتیان دەگرێت و حکوومەتیش تاکوێستە چارەسەری بۆ قەیرانەکان پێ نییە. لە ئێستادا نرخی سوتەمەنی یاخۆ بڵێن بەنزین ڕووی لە گرانی کردووە لە کاتێکە هەرێمی کوردستان خاوەن نەوتێکی زۆرە و بەشێک لەو نەوتەی کە لە کەرکووک و لە مووسڵ عێراق بە 450 میلیارد لیتری بە 450 میلیارد دەیدات لە پاڵاوگەی دوو پاڵاوگەی هەرێمی کوردستان لە بازیان و کەڵک بڵین بەرهەم دەهێنرێت و دەپاڵێورێت، بەڵام دواتر دەنێنرێتەوە بۆ مووسڵ و بۆ کەرکوو و ناوچەکانی تر و لەوێ بەکەمتر دەفرۆشێت. لەلایەکی تری گرفتێکتریەویش مەسەلەی دواکەوتنی موچێ کارجارە حکوومەت پاسایەک دێنێت سەر ڕایەوەی کە پرۆژە خزمەتگوزاریەکان وەستاون، سەر ڕایەوەی کە حکوومەتیش پرۆژەیەکی نییە بۆ ئەوانەی کە موچەخۆر نین. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر فایاق گۆڵپی هەروە دکتۆر ئەحمەد وەرتی قسە لەسەرم پرسیارە دەکەین. سپاسی ئامادەبوونیان دەکەین کە دکتۆر فایاق بەخێر بێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرەتا بەر لەوەی کە چینە سەر ئێستا بڵین نرخی گرانی بانزین هەیە بەتایبەتی لە لێمانی نرخی نانیش گرانکرا، بزانم کێشەی دەرمانیشێ. حەزەکەم لە تەندروستیەکەەوە دەست پێ بکەین. کێشەی دەرمان و تەندروستی لەوانی تر خراپترە و کاریگەری خراپترە لەسەر خەڵک. خۆی پێویستیەکانی مرۆڤ هەمە زۆر، بەڵام هەندێکی یەکەم دووەم سێهەم دەرەجەکانیان ڕوزەکەن. نان و ئاو تەبعاً ئەساسە، دوایەوە سەر دێتە سەر دەرمان. دەرمان ئەوەی کە ئێمەی بینین لە سلێمانیا بە تایبەتی نەک لە هەرێمی کوردستانە بەردەوام گلەی و گازندە لەوەکەن کە دەرمان نییە، بەنزین بۆ ئێسحاب نییە، ناتوانین نەخۆشخانە گشتیەکان ئیدامە پێبین تا کۆتایی. من سەردەمی کۆنیشم دیوە، ئەم سەردەمەی خۆشمانم دیوە و ئێستا ئاگادارم لە هەندێک مەجای تەندروستی عێراقیش و لە هەرێمی کوردستانیش. کاتی خۆی لە سەردەمی ڕژێمەکانی کۆنی عێراقدا خەسەخانەی تایبەتی ئەهلیش کە ئەکرایەوە حکوومەت هەر پاڵپشتی ئەکرد، شتی ئایا بە هەرزان بۆ ئەوەی زۆر لەسەر نەخۆش نەکەوێت، یعنی دامی کەرتی تایبەتیشیە کرد. باشە ئێستا ئێمە لێرە سربەخۆین لە ڕووی تەندروستیەوە، بەڵام ئەوەی کە ئەیبینین حکوومەتی هەرێم نەک هەر دامی کەرتی تایبەت ناکە، کەرتی گشتیش بەردەوام بچووگەکاتەوە کەمەکاتەوە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە. لەوانێت تۆ شایدیەوە بی کە بەردەوام خەریکی داخستنی نەخۆشخانە گشتیەکانن و نەخۆشخانەی تایبەتی ژەکرێتەوە. ئەمەندە نەخۆشخانەی تایبەتیش کراوەتەوە، نەخۆشخانە تایبەتەکان زەرەریانە. جا هەندێک مەسایل هەندێک خەڵک کە ئێمە مناقەشەیەکەین دکتۆرەکان لە بینی خۆمانە ئەڵین باشە ئەم نەخۆشخانە تایبەتانە کە ئەکرێنەوە زەرەرەکەن ئەی مەوزوعەکە چییە؟ یعنی باز لەوە ئەکەن لەوانەیە ئەم نەخۆشخانە هەندێکیان بۆ بکرێتەوە کە پارە سپی بکەنەوە. سەیدەلی نازانم، یعنی مەسەلەن هەندێک پارە لە شوێنێکی کەوە هێنن ئەی بەنە بانقێکی نێودەوڵەتی ئەڵێن ئەمە پارەی ئەو شوێنەیە، پارەی ئەو سەیدەلیەیە. ئەگینە ئەمەندەیان سەیدەلی کردوتەوە لەم کوردستانە، یعنی سەیدەلیەکان ئیشیان نییە، دەرمان نافرۆشن. بۆ سەیدەلیش ئەگەر بکرێتەوە بەلایانی کەمەوە ئەگەر بە ئیجازەی سەیدەلانیەکە شتێکی وایان دروست کردەوە بە ئیجازەی سەیدەلانیەکە و بەو دکتۆری سەیدەلیە کە لەگەڵیەتی و بە مساعدەکەی بەلایانی کەمەوە نزیک دەکاتەوە لە 3 ملیۆن مانگانە مەصرفی ئەوانە، نەک مەصرفی شتەکانیکە. بەس ئێمە ئەشبینین سەیدەلیەکان کراوەتەوە، بەڵام دکتۆریشیان نییە دەرمانیان بۆ نیە. ئەمە یەکێ لە مشکلەکانی ترە. تەندروستی بەعام لە کوردستان وێرانە، زۆر وێرانە، بەڵام با من هەندێک مقارنەی عێراقیش بۆ بکەم. ئەوە نەخۆشخانە داخەن، نەخۆشخانەی تایبەت دەکەنەوە، سەیدەلی بە فراوانی ئەکەنەوە، مختبەر بە زۆر ئەکەنەوە و ئەمانە بەس حکوومەتیەک قازانجیان لێکە، باژیان لەسەردانێ. ئەمە یەک. دوو، حکوومەتی عێراقی چیەکە؟ من وەکو پزیشکێک ئێستا کە ئیژەکەم هەندێک تێبینیم هەیە. لە کاتێکە ئێمە نەخۆشخانەی گشتی داخەین، ئەو پاسەوانەی سنوور کە سەر بە عێراقن هەرێکێکیان کەیەتە لای من علاجی بۆ نووسم، دەرمان و پشکنین و نازانم چی
ئەڵێ دکتۆر لیستێکم بۆ بکە بەس بە عەرەبی بۆم بنووسە وڵێ ئەوەنە مەسرەفم کردووە لای تۆ ئەڵێم بۆچیتە ئەڵێ عێراق بۆم ئەگەڕێتەوە زیندانە سیاسیەکان ئێستا مەسەلەن حکوومەتی عێراق ئەو کەسێک کە کاتی خۆی لە سەردەمی ڕژێمی بەعسا زیندانی سیاسی بووە ئەگەر مەسرەشی پزیشک هێنی هەبێت لە کوردستانە لە خەسەخانە عملیاتی کردبێ یا دەرمانی زۆری وەرگرتبێ یا شتێکی لەو بابەتانە حکوومەتی عێراق بۆ یەگێڕێتەوە بەس لای ئێمە ئاوایە کە هەیە ئەڵێن دەرمان نییە ئێمە سەرچاوی دەرمانمان لەکوێوە حەکیم یەکێک لە سەرچاوەکانی عێراق ئەویتری حکوومەتی هەرێمی کوردستانە بەس بزانین ئایا ئەم دەرمانانەی سلێمانی کە بەردەوام کەمەکەن بۆ چییە؟ ئایا حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی دەرمانی پێویست بۆ ئێرە نانێرێ یا لێرە دەستی بەسەر ئاگیرێ لە شوێنەکە یا حکوومەتی عێراق ناینێرێ ئاخر نایان لێکۆڵینەوە بکەین خۆ کەسێکی وەکو من لە بەرنامەیەکی ترا پێم وتم لە نەخۆشخانە دەریان کردم لە بەروی قسەمە کرد ڕەخنەمەگرت ئەمود ئەو نەخۆشخانەنە دامەکەن ئەمود با دکتۆرەکانمان نەگرن وتیان کاکە تۆ بڕۆ خواحافیز بێ ئیتر نە لە ئیستیشاری و نە لە تەواوی دەرکردنەکە هەر بەردەوام و دەرکردنەکە چییە خۆ من قانونی نییە شتێکی سەرپێی ئەوانە بڕیارێکی متەهاورانەیە بەڵێ من لە سێ شوێنیشمە کرد بۆ نمونە ئێستا بەس لە خەسەخانەی جامعەکەی ژەکەم ئەویش ئەو برا دکتۆرە ڕەفیقەکانم سەرۆکی بەش و هین مدیر و ئەوانە پیان ناخۆش وتیان نەرێ بێ بیتەوەیش بکەی ئێستا من هەفتەیە جارێکە ڕۆم ڕۆژێک ئەگەر سێ چوار عملیاتم هەبێت لە ڕۆژێکە ئەیکەم ویەمەوە تر زۆر ئاگام لە بواری تەندروستی نییە بەزوت ئێستا نان ئاو دەرمانی شەر هەمووی بۆ هاوڵاتی خراپە چیا نان و ئاو و دەرمان ئەکەوتم ئەوانە شتە ضروریەکانی ژیانی ئێستا بڵێن وەکو نەبوون یعنی کەمن یانی بەڵام ئایا ئەم کەمیە بۆچی لە هەولێر کەم نییە بۆچی لە سلێمانی کەمە باش وەس کێشەی موچەکە شەر لەوێ هەیە سوتەمەنیەکە ئەوانە گشتیە هەندێکی گشتی هەندێکی تایبەتە یانی سلێوانی لە هەولێری ژواوێ بەس خەڵک قسە ناکە بزانین ئەم شتانە بێ کەناڵەکانی ڕاگەیاندن لێ کۆڵینەوە ئیشی ئەوانە بزانی بۆچی وایە بەڵێ کێشی دواکەوتنی موچە و سوتەمەنی بەگشتیار سەرتاسەریە بەڵێ دەگەڕێم وڵات دواتر دکتۆر ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزی بزانم لەسەرەوەی کە هاوڵاتی تاکەی توانای بەرگەگرتنی ئەمە و قەیرانە هەیە ئێستا بە ئەوە نرخی سوتەمەنیە بڵێن بەنزینە گران بووە پێشتر نەوتیسپی وەکو پێویست بە هاوڵاتیان نەدرا کەمتر لە سەڵاتچیلی هاوڵاتیان نەوتیسپیان پێدرا بەوەی کە لە عێراقیشەوە دەهات دواکەوتنی موچە هەیە وەستانی پرۆژەکان هەیە تاکەی هاوڵاتیان بەرگەیە هەموو قەیرانە دەگرن بەناوی خۆی بەخشندە میهرەبان سۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ جەنابت و بۆ میوانەکەتان و هەروەها بۆ بینەرانی بەڕێز لە ڕاستیدا گرانبوونی نرخی سوتەمەنی بە شێوەشی گشتی نەوت و بنزین و مشتەقاتەکان هەمووی بارگرانایەکە کەوێتە سەر شانی هاوڵاتیان لە ڕاستیدا یعنی ئایا تەحەمولی ئەکەن یا تەحەمولی ناکەن بە شێوەیەکی ناچاریە ئەگەرنا لە ڕاستیدا ئەتوانین بڵێن باری شانی هاوڵاتی زۆر قورس بووە و زۆر گران بووە لەبەر ئەوەی کە کاتێک بنزین گران ئەبیت بێگومان هۆکارەکانی هاتوچۆش ئەوانیش نرخ گران ئەکەن وەکو تەکسی وەکو هۆکارەکانی تری گواستنەوە لە نێوان شارەکان ئەو کاتە هاوڵاتی ناتوانێت وەکو پێویست تەکسی یا ئەو سیارانە بەکار بێنێت کە بەکاری نێهانا ئەوانی ئیشەکەیان پەشی ئەکەوێ دوجار کاریگەری ئەبێ لەسەر بازار لەسەر ئیش و کاری هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ینی بەڕاستی شتێکی نامعقولە لە نێوان پارێزگاکانی هەرێم و پارێزگاکانی ترە و لە هەندێک ناوچەیە چەند کیلۆمەترێک یانی لێکتر دوورن کە بنزین لە سنووری حکوومەتی فیدراالیە حکوومەتی اتحادی بە 450 دینار بفرۆشێ بەڵام لە هەرێمی کوردستان زیاتر لە 1000 دینار بێت ئەمە بەڕاستی لە هیچ وڵاتێکە شتیوان نییە بەڕاستی هیچ پاساوێک نییە ئەو بنزینە ئەو سوتەمەنیە بەو شێوەیە گران بێت و کە 2000 هاوڵاتیەکە بازی ئەدا لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەری
پێویستە و ئەرکە لە سەرشانیکەوە ئەو بوارانە بە شەوەیەک ڕێک بخا کە باری سەرشانی هاوڵاتیان نەک قورس بکە بەڵکو سوچی بکە و بتوان کاروباری ڕۆژانەی خۆیان ئەنجام دەن و سوود لەو خێروبێرەی وڵاتی خۆیان وەربگرن کە خوای گەورە ئەو نەوت و سوتەمەنیە ئەو داهاتە ئەو سامانە سروشتێ پێداون وڵاتێکی خوا پێداوین بەڵام دوزار لە برێ ئەوەی کە ببێتە نیعمەت ببێتە نیقمەت و دوزار بە شێوەیەکی خراپ بەسەر هاوڵاتیاندا بشکێتەوە و هاوڵاتی نەتوانێت سوود لە داهات و خێروبێری وڵاتی خۆی وەربگرێت. بەڵێ بەس نەوتەکە ئێستا بۆتە بەڵا بڵێن دوایەوەی کە ئێمە نەوتمان سەر بەخۆ فرۆشت ئەوە بنزین دووقات بووە نەوتی سپی بڵێن نادرێ یاخود کەمترین هاوڵاتی پێی دەدرێ ئەوە دۆخی موچەیە ئەوە دۆخی بڵێن پرۆژە خزمەت گوزاریەکان و هەلی کارە بۆتە بەڵا لە مڕوانەوە خۆی بە پێی هەموو پێوەرەکان ئەمە ئەبوایە وڵاتێکی خۆشگوزەران بووین کە وڵاتێکی سامانی سەرزەوی ژێرزەویمان هەیە نەوتمان هەیە کە ئێستا زیاد لە 100 نرخی $1 بەرمیل نەوت زیاتر لە $100 تێپەڕاندووە لە کاتێکدا نەوت بە $20 بووە بە بەرمیلی نەوت بە $20 بە $30 بووە وەکو ئەوەی کە ئێستا زیاتر لە $100 و گەیشتە $130 بە هەمان شێو حکوومەت مامەڵاکە یعنی ئەمە بەڕاستی لۆژیک نییە کە کاتێکە نرخی بنزین نرخی نەوت بەرز ئەبێتەوە لە بازارەکانی جیهانە ئەبێت ڕنگدانەوەی هەبێ لەسەر ژیانی هاوڵاتیانی ئەو وڵاتە چونکە نەوت بەرز بووەتەوە و بە نرخێکی گرانتر ئەفرۆشێت بەڵام ئەوەی کە ئێمە بین پێچەوانەیە لە هەرێمی کوردستانە لە هەموو حاڵەتەکاندا حکوومەت هەرەڵێ پارە نییە و داهات نییە و موچە لە کاتی خۆیان نادرێت و ژیانی هاوڵاتیان قورستر ئەبێت بازارەکان کەلوپەلەکان کاڵاکان گران ئەبن هەروەها بنزین لەسەر هاوڵاتیان گران ئەبێ نەوتی سپی بۆ هاوڵاتیان بەو سەرما و سۆڵەی زستانە گران بووە ئەوە بەڕاستی پێم وانیە لە هیچ وڵاتێکی دنیا شتیوا هەبێ کاتێکە داهاتی خۆت ئەتوانی بفرۆشی بە نەوت هەناردەی دەرەوە بکەی بە نرخێکی گرانتر بەڵام ڕنگدانەوەی نەبێت لەسەر ژیانی هاوڵاتیان خەزانەی حکوومەت دائیمە چۆڵ بێت پارەی تێدا نەبێت و دائیمە حکوومەت هاوارەکە کە داهاتمان نییە یعنی چۆن حکوومەت نەیتوانیوە داهاتەکانی خۆی ڕێکخات لەو فرۆشتنی نەوتە و هەروەها لە داهاتەکانی ناوخۆ لە داهاتی گومرگەکان خاڵە سنووریەکان فڕۆکەخانەکان ئەو هەموو باج و ڕوسوماتی کە خراوەتە سەر هاوڵاتی یعنی پێویست بوو بەڕاستی ئەمە ڕنگدانەوەی لەسەر ژیانی هاوڵاتیان هەبێ بۆیە ئەو گلەی و گازاندەی ئەو ڕخنەی کە هاوڵاتیان هەیەە ئەو ناڕەزایەتی کە موچەخۆران و فەرمانبەران و چین و توێژەکانی ناو کۆمەلگای کوردستان هەیەە ئەو ناڕەزایەتیانە لە شوێنی خۆیدایەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە نەزەری ئەعتیبار وەریانگرێ ئەو ناڕەزایەتیانە حسابی بۆ بکە نەک ئیهمالی کات و پشتگوێی خات و فەرامۆشی بکات وەکاری لەسەر نەکە بەڕاستی زۆر بەداخەوە ئەو کێشانەیە بینین کێشەی کۆنی نوێن یعنی هەمیشە دووبارە بنەوە و چەندین ساڵە هەرێمی کوردستان لەگەڵی دەستە و یەخەیە و هەوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم کێشانە دەستە و یەخەن مەسەلەی دواکەوتنی موچە نەدانی موچە پاشەکەوتی موچە لێبڕێنی موچە گرانبوونی نەوت گرانبوونی بنزین گرانبوونی کەلوپەل و خۆراک و پێداویستە سەرچیەکانی هاوڵاتیان ئەمانە ئەو کێشانەنە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستیانەوە دەناڵێنن ئەمە پێویستە بەوە حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتە پەیوەنددارەکان ئەو کێشانە چارەسەرکەن چیتر ئەم کێشانە بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەگرێت چونکە هاوڵاتیان چیتر تەحملی ئەو بارگرانیە و ئەو ژیان قورسیە ناکەن یعنی ئەگەر هاوتەریب لەگەڵ دانانی ئەو باج و ڕوسوماتانە لەسەر هاوڵاتیانە ژیانی هاوڵاتی چاکرابە موچە لە کاتی خۆیان بە و ژیانی هاوڵاتی کێشەی نەبووە لە هەموو سێکتەرەکانە لە هەموو بوارەکانە خزمەت گوزاریەکان دابین کرابان ئەو کاتە دەتوانرا بڵێن کە حکوومەت تا ڕادەیەک مافی خۆیەتی کە ئەو باج و ڕوسوماتانە بخاتە سەر خەڵک بەڵام لە کاتێکە ژیانی خەڵک خراپە
و حکوومەت نەیتوانیەوە ژیانی خەڵک دابین بکە خزمەت گوزاریەکان بۆ خەڵک و بۆ دانیشتوانی شارەکان دابین بکات ناکرێت موچە لە کاتی خۆیاندا بەش نەکرێت موچە دوا بخرێت و نرخی سوتەمەنیەکان گران بکرێت نرخی کاڵەکان لە بازارەکانە گران بکرێت کە ئەمە 2000 هاوڵاتی هەژار و نەداری ئەم هەرێمی کوردستانە بازەکەی دەدات و هەر ئەوان زەرمەندە. سپاس دەکەم دکتۆر ئەحمەد دێمۆلات دکتۆر فاق سەبارەت بە حکوومەت ئەوەی کە ئەگەر خزمەتگوزاری سەرەتایی پێدابین نەکرێت چی موچە بێت بڵین سوتەمەنی بێت ئەوە دەرمانە بڵین ئەی ئیشی چییە پرۆژێ خزمەتگوزاری وەستا بێ حکوومەت ماوەیە سەر لە کوردستان بەمانە ڕاستەقینەکەی خۆی هەموو حکوومەتێک کۆمەڵی ئەرکی لەسەر شانە بەرامبەر بە میلەتەکەی خۆی ئاسایشی بپارێزێت ئاسایش تەبعاً ئاسایشی گیانی و ماڵی و خواردن و ئازادی و کۆمەڵشتی بۆ داوین کە ئەمانەیە ئەوەی کە ئێمە بینین بەڕاستی زۆر بەداخەوە یعنی ئەوە ژیانێکی کولەمەرگیە لە کوردەواریا وای پێڵێ موچە ئەوەنە دوا بکەوێ ئەوەنەی لێ ببڕێت بنزین ئەوەنە گران بێ نەود ئەوەنە گران بێ تا کۆتایی هەموو شتەکانەوە خەریکە گرانە بێ من هەندێشت دێتە بەر چاوم لەو ماوەی پێشوا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی ئەو نەوتەی کرد کە چەندی ئەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ نمونە وتی لە ساچلووسەی بۆ کۆمپانیەکان من ئەمەوێ ئەمە بڵین ئایا ئەوە ینێکی ستاندارە لە ستاندەردا لە هەموو شوێنێک وایە لە ساچلووسەی قازانجی نەوتەکە فرۆشی نەوتەکە بۆ کۆمپانیەکانە ئایا لە عراقی ژوایە عراق بۆچی وانە باشە ئەمانە ئەمە هەندێک مەسەلەن ئەبێ ئێمە لێ کوڕینەوەی لەسەر بکەین تۆ ئاماژە بەوە کرد لە سەرەتا کە ئەو بنزینەی کە حکوومەتی عراقی فرۆشێ لە مووسڵ و لە کەرکووک لێرە کڕێتەوە لە هەرێمی کوردستانی کڕێتەوە لێ بە 450 فرۆشێ لێرە بە دوو پاڵاو گێدەدا ئەوەندەی پاڵێون لەوێ بە 450 باشە بۆ ینی ئەمە بە چەند یەدەن بەوان ینی مەسەلەکە لێرایە ینی ئەم حکوومەتەی ئێمە بۆ گواستنەوە لە سانووی ئەڵێ ئەچێ بۆ گواستنەوە ینی بەکرێ بۆریە لە سەدانە ینی ئایا ئەم ژمارانە لە شوێنەکانی تریژ وایە ئەگەر وا بێت ئەمە مۆزوعێکی کە ئەی بۆچی ئێمە زەرەکەین بۆ هەموو خەڵکەکە کە ئێمە کاتی خۆی لە سەرەتای دامەزانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەس بە گومرگەکان گومرگ و بینی ناوخۆ داهاتی ناوخۆ ئەژیاین بەڵام ئەم پارەیە چی لێەکەن بۆ کوێ بن پارەی نەوت لەم لاوە ئەڕوا لەو لاوە ئەڕات ینی بەڕاستی مەسەلەکە وای لێ هاتووە خەڵک نەگەرم ئەوە بێ ینی بەم دەسەڵاتە لە باتیەوەی پێ بڵێن دەسەڵات وای لێ دێ پێڵێن دزەڵات ینی شتێکی لەوا بەتانە وینەکە تۆ خۆشت بەوە دەیبینی بە دزەڵات بەڵێ من بەوە ئەیبینم لە ئایندا وای لێ دێت چکە ئەمە کوا ینی دزەوڵاتیان دزەوڵات وڵی نازانم تر شتێکی لەوە بەتانی پێوە نووسێنن چکە دەسەڵات ئەنی شتێکی لە وابەتانەی بەسەرادێ معقول نییە ینی ئێمە ئاومان هەیە زەویمان هەیە شوێنەکەمان بۆ بازرگانی لەبارە ئەم هەموو نەوتە زۆرەمان هەیە کەچی بەو شێوێژ بە برسێتی بژین لەبەرەوە ئەزەوە هەر بۆ بەس بە میلەتەکە یاخۆ بۆ وەرپرسەکان کێشەنیە ینی ئێستا بۆ نمونە ئێمە گەر باسی ئابووری سەربەخۆی بکەین کە قوڕیا بەسەر میلەتە قوڕیا بەسەر میلەتە بەڵام بۆ خۆیان بوونە ملیاردێر مەسەلەن ئەوانەی کە سەر بە حیزبەکانن داهاتەکە کە دیار نییە دیانێ ئەیبن بۆ خۆیان ئەو لە ساڵ چلووسەیە ئەو لە ساڵ چلووسەیە بزانانی حسابی ئەیی ئەوانی تیانە ئەچێ بۆ کۆمپانیاکان یعنی ئێستا کەنەڵەکانی ڕاگەاندن ئەبێ بنکوڵی ئەم مەسەلەیە بکەن بزان کۆمپانیاکان لە وڵاتانی تر کە نەوت دەرێنن لە ساچەنی تقریبا لە 12 باش لە 12 تۆزانی من نازانم من دەمێکا پرسم باش ئەوان لە 12 بۆچی لە هەرێمی کوردستان لە ساڵ 43 بێ باشە معنایەوەیە 12 لە 43 دەرکە ئەویتری بۆ خۆیانەی بن خۆی هەرێم لە سەدا 59 بە هەمووشتەوە لە سەدا 41 داهاتەکە بڵین دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی حساب کە لە سەدا 59 ناگەڕێتەوە ئەڕوا کێشکە وایە بەڵام
زیاتریشی ئەوانە ێ باش ئەم لە ساڵ چلوویەکە بزانین لە وڵاتانی تری ژوایە بزانین لە عێراقی ژوایە ئەمە ئێمە چیمان بەسەرات هەم ئەو داهاتی خۆمان ئەدزرێ بەو شێوەیە بەو ڕێگەیە کە هەیە هەم بەرامبەر بەو سیاسەتی سربەخۆی ئابووری کە ئێمە حسابمان بۆ ناوەند نەکرد حکوومەتی عێراق پەرچەکرداری نیشاندا پەرچەکردارەکە چی بۆتە موچەکەی بڕی ینی موچەی فەرمانبەرانی بڕی هەم هەرێمی کوردستان وای کردووە شتێکی دروست کردووە تەمان موچە خۆرمان هەیە فەرمانبەرمان هەیە فەرمانبەر حەقی خۆیەتی موچە وەربگرێ بەڵام ئەمە نیان موچە خۆر زۆر کردووە ژمارەیەکی زۆر خەڵکمان هەیە کە ئەمە هەمووی فەرمانبەر نییە بۆ نمونە کادری هەموو حیزبەکان لە دنیای خۆیان نەبووە شتی وای نەبووە کادری حیزبی لە موچە لە حکومەت وەرگێ هەرێکی بە شتێک دامەزراوە یەکێک بە بەڕێوەبەری گشتی یەکێک بەڕائێت یەکێک بەلیوە یەکێک نازانم بەچی ئەمە وای کردووە کە موچە خۆرێکی زۆرمان هەبێ ئەو پارێش کە بۆمانە نێرێ لە بەغاوە ئەو داهاتە بچکۆلێش کە ئیمێنێتەوە لە نەوت و شتەکان و گومرگوانە نا خۆ دەزانی باسی گومرگەکانی ژەکرێت ناگەڕێتەوە سەرۆکی حکوومەت لە داهاتێندێک سنوور ناوچە ناگەڕێتەوە خۆی لە کۆنگرەکان سەرۆکی حکوومەت ئەڵێ ناگەڕێتەوە لە سلێمانی ناگەڕێتەوە برادرانی یەکێتی ژەڵێن لە هەولێر لە زاخۆ و ئەوان شوێنەکانی کەش ناگەڕێتەوە تەواو ئیتر خۆ کەس خۆی بە بەرپرس هەردووکیان ڕاز ناکەن هەردووکیان ڕازەکەن هەردووکیان تاوانبارن هەردووکیان ئەوەی بەگەلی کوردیان کرد هیچ دژمنێک نێتوانیوە بیکەن دژمنانیش ناخێر کاکە خەڵک زانیشی مهمترین شدەوەیە ئێستا تۆ سەیری خەڵکە ینی خەڵک ئەڵێ وەرە سەدام زیندوو بەرەوە داوای لێبرنە لێەکەین حکوومەتی عێراق وەرە ئێران وەرە تورکیا وەرە وە چەند ساڵەواڵێن ینی خەڵی ئینتیمای بۆ نەتەوەبوونی خۆی نەماوە ینی وایان ساڕۆخەکەی هەولێر ڕەتفعلی خەڵکی بوو نەوەتوانی بڵێ ئەوە شتێکی خراپ هەموویان وت نا باشە خەڵکەکە بۆچی وای لێ هاتووە خۆ هەر ئەو خەڵکە بوو ڕاپەڕینی کرد هەر ئەو خەڵکە بوو کە باوەشی بۆ پێشمەرگە کردەوە لە ڕاپەڕینا هەر ئەو خەڵکە بوو کە ئەو حسارەی سەدام قسیە سەر هەرێمی کوردستان ئەوان بەلایەنەوە گرنگ نەبوو بەڵام ئێستا کەبینیان ئەمانە بۆ کوردی ناکەن بۆ میلەتی ناکەن بۆ خۆیانیەکەن بۆ ئاغاکانیان ئەکەن خەڵک هەڕێی وایە ئاغای دەرەوە شەر بۆوانی شەر دەڕوا قسەی چۆن کاکە چۆن ئەمان ئەزانین چی حەکیم لە هەرێمی کوردستانە لادانێکی سیاسی گەورە هەیە لە هەموو ئاستەکانە بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە عێراق بەرامبەر بە دەستور بەرامبەر بە یاسا بەرامبەر بە بڕیارەکانی پەرلەمان بەرامبەر بە زۆر شت ینی کۆمەڵێ شت ئەکرێ ئەم حیزبانە بە خۆیان بە ئارزوی خوانێکن خۆیان و ئاغاکانیان وەکو من ئەڵێم لەگەڕێ وڵات دکتۆر ئەحمەد سەبارەت بە دواکەوتنی موچە ئێستا دواکەوتنی موچەش هەیە یەکێتی و پارتیە دوو هەرێکیان یەکتری تۆمەتبار دەکەن بەڵام ئەگەرەوە حاڵی موچە خۆر بێت کە دۆخی خراپە ئێوانەی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە ئێستا بڵێن ئیش و کاریش وەکو پێویست نییە ئەی ئەوان چی بکەن دۆخەکە چۆنە بۆ ئەوانەی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە وەڵا بێگومان نەبوونی موچە دابەژنەکردنی موچە ڕنگدانەوەی دەبێت تەبعاً لەسەر کۆی هاوڵاتیان لەسەر بازار چونکە گەر پارە نەبێ بەدەستی ئەوانەی کە موچە خۆرن ئەوانەی کە فەرمانبەرن بۆی کە کەلوپەلەکانیان بکڕن و پارە بخەنە بازارەوە ئیش و کاری ئەو کەسانش کە موچە خۆر نینە و فەرمانبەر نینە کاروباریان ڕائەوەستێ ئەوە بە شێوەیەشی گشتیش باسمان کرد کە ئەوانەی کە موچە خۆر نین یا هیچ ئیش و کارێکیان نییە ئیشیان دەست ناکەوی یا ئیشیان دەستکەوت هەموو شتێک بووەتە دووقات ینی هەموو شتێک قورس ئەبێ لەسەریان ژیان بە ئاسانی ناتوانن بەڕێکەن بۆیە ئەوانە هەمووی پەیوەستن بەیەکەوە هەموو شتەکان پەیوەستن بەیەکەوە و بازار بە تەواوی پەچی ئەکەوێ ئەشڵەژێ لە کاتێکا کە موچەدا بەش ناکرێت لە کاتێکە خۆ دەزانی ئەمڕۆ حتا لە ڕاگەیاندنەکان ئەگەر هەواڵێکی بەپەلە بڵاوە بێتەوە دەربارەی موچە دواکەوتن یان دەربارەی نەهاتنی ئەو پارەی بەغدا یان
بەرزبوونەوەی نرخی دۆلار یەکسەر کاریگەری لەسەر بازار ئەبێ، کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان بە شێوەیەشی گشتی ئەبێ. لەبەرەوە ئەو شتانە هەمووی پەیوەستن بە یەکەوە و پێویستیان بە چارەسەرکردنی ڕیشەیی هەیە و بەداخەوە شتا ئێستا چارەسەر نەکراون. زیارەوە زۆر هۆکاری شەن بۆ چارەسەر نەکردنی ئەو کێشانە. ئەوەندێکتان ئەوە جەنابی دکتۆر ئاماژەی پێدا و یەکتر تاوانبارکردنی یەکێتی و پارتی کە بەشداری ئاپێکەنەری سەرچینە و هەروەها لەگەڵیشیاندا بزوتنەوەی گۆڕان ئەوان بەرپرسیارەتی هەڵئەگرن لەم دۆخەی کە هاوڵاتیان و خەڵکی کوردستان تێکەوتووە لە دۆخی سیاسی، لە دۆخی ئابووری، لە دۆخی کۆمەڵایەتی، زۆربوونی کێشە کۆمەڵایەتی و خێزانیەکان، زۆربوونی خۆکوشتن، زۆربوونی توندوتیژی، هەموو ئەوانە پەیوەندی بە بواری داراییەوە هەیە، بە بواری ئابووریەوە هەیە، بە نەبوونی موچە و بژێوی خەڵک و دابین نەکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە. ئەنجا ئەوەی کە ئێمە بەڕاستی ئەیبینین کە چەند ساڵێکە لە دوای 2013ەوە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجەی نەناردووە بۆ پەرلەمان، کە یاسای نانێرێ بۆ پەرلەمان واتە پەرلەمانی کوردستان ئاگاداری داهات و خەرجیە گشتیەکانی هەرێمی کوردستان نابێت. چەند داهات هەبووە لەم ساڵەدا و چۆنیش خەرج کراوە و حسابی ختامی ئەم داهات و خەرجیانە چۆن بووە نەدراوە بە پەرلەمان و لیژنەکانی پەرلەمان ئاگایان لێ نییە، فراکسیۆنەکانی پەرلەمان ئاگایان لێ نییە، دیوانی چاودێری ئیدارایی ڕۆڵی خۆی نابینێ لە چاودێریکردنی داهاتەکان لە گرێبەستە نەوتیەکان لەگەڵ کۆمپانیاکان. ئەمە بەڕاستی هەمووی کاریگەری هەیە لەسەرەوەی کە حکوومەت بە ئارەزووی خۆی حیزبەکان بە میزاجی خۆیان داهات چەند تەسلیمی وەزارەتی دارایی ئەکەن و چۆنی سەرف ئەکەن بە ئارەزووی خۆیانە. لەبەرەوە ئێستا ئەم کێشەیە گەورە بووە بەڕاستی داهاتە ناوخۆیەکان لە هەولێر و لە سلێمانی نانێردرێنەوە وەکو پێویست بۆ وەزارەتی دارایی، نانێردرێنەوە بۆ خەزانەی حکوومەت. ئەمە کێشەیەکی گەورە دروستەکە گەرنە بەبێ ئەوەی کە پێویستمان بە 200 ملیارەکەی بەغدا هەبی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی دەتوانێت موچە لە کاتی خۆیان دابشکا و تەنانەت ئەتوانێت پرۆژەکانیش وەگەر بخاتەوە و خزمەت گوزاری گشتەکانیش بخاتەوە کار لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بەڵام نەبوونی شەفافیت لە بواری داهاتەکانە کە ئەمە کێشەیەکی کۆن و نوێیە بەڕاستی، نەبوونی شەفافیت لە داهاتەکانی هەرێمی کوردستانە ئەم کێشە گەورەی دروست کردووە لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ئاگای لێ نییە، دیوانی چاودێری دارایی ئاگای لێ نییە. ئەمە پەرلەمانتارەکان هاوارەکەن کە ئێمە ئاگامان لە چۆنیەتی هاتن داهاتەکان نییە و چۆنیەتی سەرفیان نییە و خۆشیان بەڕاستی تا ئێستا داتایەکی وردیان نەداوەتە پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکان. تەنانە حکوومەتی هەرێم ئەم کابینەیە کابینەی پێشوو تۆمەتبارەکە بۆی کە هەر کێشە و گیر و گرفتێک لە بواری فرۆشتنی نەوتەها بێ کابینەی پێشوو لی بەرپرسیارە. کەوابوو لێرە چارەنووسی موچە پاشەکەوتکراوەکان و ئەو موچانەی کە نەدراون و ئەوانش بە نادیاری ئەمێنێتەوە لەبەرەوەی کابینە خۆی بە بەرپرسیار نازانێت لە کاتێکە ئیشی حکوومەت بەرپرسیارەتیە هەڵگرتنی بەرپرسیارەتیە کۆن و نوێ، یعنی ناکرێ کابینەیەک بێت بڵێ من بەرپرسیار نیم لەوەی کە کابینەکانی پێشوو ئەنجامیان داوە. ئەمە هەمووی مافی خەڵکە لەلایەن حکوومەت و لە لای حکوومەت ماوەتەوە پێویستە حکوومەتی هەرێم بەرپرسیارانە هەڵسوکەوت بکە مامەڵە بکە بەپێی یاسا و یاسای بودجە بنێرێ بۆ پەرلەمان و پەرلەمانی کوردستان ئاگای لە داهاتەکان بێت و ئاگای لە چۆنێتی سەرفی ئەو داهاتانە بێت. چیتر بەو شێوەیە یاری بە چارەنووسی داهاتی ئەو میلەتە و سامانی ئەو میلەتە نەکرێت. بەڵێ سوپاس دەکەم بڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی
وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز دکتۆر سەبارەت بە دوای دێنی سەرەوەش کەم دەسەڵاتە جگە لە ناوخۆ لەگەڵ عێراقیشکێشەیە بەس بە دواکەوتنی موشە هەجارە و پاساوێک دێنەوە جارێک دەڵێن بەغدا پارەکە نانێرێت پێشتیان و شەڕی داعش هەیە اینجا وتیان کۆرۆنا هەیە نرخینەوە دابەزی و ئێستا نرخینەوە تیش بەرزی بۆتەوە اینجا دەڵێن داهات ناگەڕێتەوە وەزارەتی دارایی داهاتێن دێک ناوچە هیچ پاساوێک کێ پێ دوایە پاساوەکە چییە هەجار و پاساوێک دروست دەکەن وڵی من لە سەرەتاشا باسم کردوتم کاتی سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان موچەکە بەس بە گومرگەکان و داهاتی ناوخۆدرا نەوتیژ نەبووە کاتە شتە پێش ئەڕوو ئەشتە پێشەوە دوایی شەڕی براکوژیش بوو شەڕی براکوژیشیان پێ کرد و موچەش هەرەدرا بەڵام ئێستا ئەمە ئەیبەن بۆ خۆیان کاکە خۆ ئێستا مناقەشەی زۆر بووە بەڵا مناقەشەی هینی کۆمپانیاکانمان کرد کۆمپانیاکە چەندە با لەو تۆ ئەڵێ ستانداردی نێودەوڵەتی لە 12 ئێمە بن خۆ دیارە ئەمە بۆ شوێ لە ساسیوەکەکەی ئەڕوات بۆ خۆیە ئەمە هەر بۆ خۆیان تەواو ئەوی تریش حساب بۆ ئینسان ناکەن حساب نەکردن بۆ ئینسان ینی مافی مرۆڤ و خەڵک برسی بێ و ئەم شتانیان لا نییە خەڵک بە کۆی لا بینن بە شتێکی بێنرخە بینن ینی لای ئەوان نرخی مرۆڤ نییە نرخی ئینسانی کورد نییە ئەوی بەلای ئەوانەوە گرنگ بێ ئەو هێزە نێودەوڵەتیانن ئەو حکوومەتە ناوچەیانن کە پەیوەندیان لەگەڵیانە هەیە کاکە ئێمە لە عێراقدا ینی کوردی عێراق حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە پەرلەمانمان هەیە دەسەڵاتی دادوەری و هەموو شتەکانی کەمان هەیە ینی لە عێراقیشە توانم بڵێم نزیکەی لە یەک لە سەرسی حکوومەت و دەوڵەتی عێراقیش ئێمەیە لە هەموو دەستگاکانە لە حکوومەتە لە پەرلەمانە لە دەسەڵاتی دادوەریە لە بەڕێوەبەرایەتیەکانە جێگری نازانم فلان وەزارەت فلان شوێنی کە بە ئارەزوی خۆ ئەمانە ئەو ساڵەکە خۆپیشاندانێک بوو لە بەغا بۆمان دەرکەوت حمایەکانی پەرلەمانی عێراق هەمووی کلێتەی سووریان لەسەر هەموو پێشمەرگەی برادرانی پارتی بوون یعنی ئێمە دوو دەوڵەتمان هەیە دەوڵەتی هەرێمی کوردستان دەوڵەتی عێراقیش دەوڵەتی هەرێمی کوردستانمان دابش کردووە و بە هەموو شتەکانیەوە داومانە بە داگیرکەرانی کوردستانی پارچەکانی تر بە هەموو شێوەیەکیش دژایەتی دەوڵەتی عێراقەکەی خۆ دژایەتیەکان چییە؟ ینی هەندێکیشی زۆر بەخراب لە سەرمان کەوتووە ڕاستەوخۆ هەندێکی نانڕاستەوە خۆ لە سەرمانەکەی بۆ نمونە ئەو سەرکێشەیە کە کردمان بۆ ئابووری سەربەخۆ ئەوە نەتیجەکەی بوو باشە ئەوەی کە هەندێک علاقات ئەڵێن هەیە لەگەڵ ئەم وڵات و ئەو وڵات ئەوە نەتیجەکەی بوو ئێمە یەک کێشەی ترمان هەیە کۆمەڵێ مادەی دەستوری هەن هیچیان زۆریان لە قازانجی خۆمان هیچمان جێبەجێ نەکردووە مادەی 140 زۆر قسەی لەسەر کراوە مادەی 48 دەیە مادەی 48 دەڵێ بێ پەرلەمانی عێراق لە دوو ئەنجومەن پێک بێ ئەنجومەنی نوێنەران ئەمەی کە هەیە لەگەڵ ئەنجومەنی فیدراڵی
ئەو ئەنجومەنە فیدرالیە وەکو مەجلیس شیوخی ئەمریکا وایە لەو ئەنجومەنە فیدرالیە ئێمە نوێنەرایەتی کورد و عەرەب و پێگاتەکانی کە هەمووی وەکو یەکە بڕیارە چارەنووسسازەکان دەربارەی ڕیفراندۆم و دەربارەی کەرکووک و دەربارەی ئایندەی هەرێم لەگەڵ عراقا لەوێ ئەدرێن ئەوەشمان هەر گوێک نەداوەتێ خاڵێکی تر زۆر مهم هەیە دەستوری هەرێمی کوردستان مادەیەکی دەستوری هەیە بۆی هەرێمی کوردستان دەستوری هەبێ مادەیەکی دەستوری عراق هەیە وازان مادەی 120 یا 122 یەکێک لەوانەیە کاکە ئەو حکوومەتی عراقا ئەتوانێت بەو مادە دەستوریە هەرێمی کوردستان هەڵۆشێنێتەوە سازم خەریکیەوە چۆن دادگای فیدرالی بڕیارێکی دا کە ناردنە دەرەوەی بەرهەمێنان و ناردن دەرەوە بازارکردنی نەوت و غاز نادەستوریە سوێنێش دەتوانن بڕیارێکی کەی وا دەرکەن بڵێن قوارەی هەرێمی کوردستان نادەستوریە چونکە هەچی یاسامان داناوە لەسەر ئەساسی دەستور نییە دەستورمان نییە باشە بۆ دەستورمان نەبێ ئێمە یعنی حکوومەتی عراق ینی پەرلەمانی با بڵێن عفوم دەستوری عراق ڕێگەی پێداوین دەستورمان هەبێ کە تۆ دەستور هەبێ وڵاتێکی کە دەستوری هەبێ ئەمە زۆر هەی بەدەیا بە تۆ ئەی بۆ نیمانە ئەم کێشەی تر کە ئێستا هەمانە کێشەی پارتی وەکێتی لەسەر سەرۆک کۆمار چۆنی دەبینی مقتەدا سەدر ئەڵێ یەکین هەڵبژێرن لەناو خۆتانە ڕێکەون یەکێک هەڵبژێرن سونەکان ئەڵێن لەناو خۆتانە ڕێکەون هەڵ یەکێک هەڵبژێرن ئەمریکا ئەڵێ لەناو خۆتانە ڕێکەون یەکێک هەڵبژێرن مالکی ئەڵێ ڕێکەون یەکێکتان کاندید بێ خەڵکی کوردستان هەمووی ئەڵێ یەک کەساڵ یەکێک کاندیدمان بێ ئەمان دوو کاندیدیان بردوتە ئەوێ و چەند کاندیدێکی کەس خۆیان کردو ئەمە تۆ ئەڵێ ئەمانە چین یعنی لە هەموو ڕوویەکەوە لە هیچ کەوچێکا پڕنین لە بواری ئابوووریە تەعامل لەگەڵ میلەتە تەعامل لەگەڵ عراقا تەعامل لەگەڵ دەستورە تەعامل لەگەڵ دۆستەکانی کووردا بەس تەعامل لەگەڵ دژمنەکانی کووردا باشەکەن و تەواو بەس ئێستا وەکو جەنگ پێ دوای جەنگیان دژی خەڵکی کوردستان ڕاگەیان دەبێ چۆن ئەو بێ خزمەت گوزاری و بێموچێ جۆرێکە لە جەنگ دژی خەڵک ئەخرەوە بەشێک لە سیاسەتە غەڵەتەکانیانە یعنی من باسی ئەوم کردوتم لادانی سیاسیە لە هەرێمی کوردستانە لە هەموو ئاستەکانە یەکێک لەوانە ئەمەیە کە تۆ باسیەکەی منی ژەمێ باسی هەمووی بکەم ینی ئەم دەسەڵاتی ئێمە لە هیچ مەجالێکە ینی لەگەڵ میلەتی خۆی لەگەڵ دۆستەکانی خۆی ئێمە چه اختیارێکمان هەیە ئێستا لەبەر دەستمانە زروفی نێودوڵەتی زروفی ناوچەیی زروفی عراقی چیمان هەیە دژی ئەو دەستکەوتانی خۆمان بین لە عێراق ئەوان بە هەموو شوێ دژی ئەوەستنەوە ئێمە ئێستا مەسەڵەن ئەو خەڵکانی لە عێراقان بۆ نمونە ئێستا سەیری کەرکووکە کەرکووک کوردی تایە خانەقین کوردی تایە شارۆچکەکان و شارەکانی تری کوردستانەوانەی کە عید بە عێراقن من باسی حرەسی حدودم کرد هەمومان یە موشەی خوان وەرەگرن کێشەی ئابووریان نییە لەو نەوتە زیایە ژوابزانام لەم ماوەیە کە نەوتگران بووە هەر عایلەیەک و 100,000 هەر موچە خۆرێک و 100,000 نامەتێ زۆر کە موچەکەی کەمترە لە 500 بڵین لە ملیێنێک و ئەوانەی کە چاودێری کۆمەڵایەتی ئەو بۆی گرانبوونی بڵین ئەوە بوو نرخیش و مەک بوو باشە ئێمە گەروامان نەکردا ئێستا خەڵکی کوردستانی ژەوەی بەرەکەوت یعنی ئەمە خۆ لە هەموو ئاستێکە ینی شاردنەوەی داهات نەناردنەوەی گومرگەکان ئێمە لەو ماوەیە ئاگامان لێ بوو کە وەزارەتی تەندروستی وەزیری تەندروستی هاتۆتە سلێمانی بەرپرسێکی بانقەکانی هەرێمی سزا داوە وەزیری دارایی مامۆستا وەزیری دارایی وەزیری دارایی دوایەوە حزب هێنایەوە شوێنەکەی خۆی کاکە ئێمە دژمنی سەرەکی میلەتی کورد لەم کاتە حیزبە تێگەی دژمنە عینەکانمان نین ئەمانە حیزبێ ناکەن هەر وڵاتێک و مەفهومێک تێگەیشتنێکی قراب کێشەی بۆ دروستەکە تورکیا شۆڤینیزم ئێران مەزهبیەت هەرێمی کوردستان حیزبچێتی حیزبایەتی تەسک ئەمە ئێستا شەڕی پارتی وەکێتی خەریکی شەڕی خۆیانن شەڕی دژمنانی کورد ناکەن هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی میلەت نادەن سپاس دەکەم دکتۆر ئەحمەد سەبارەت بە ئەم کابینە ئێستام کابینەیە پێ دوایە لە هەموو ڕۆکانەوە تووشی کێشە بووە و بەرپرسیارەتەکەش بەرپرسیارەتێکی هاوبەشە ئەوەی کە ئێستا ئەم کێشانە هەیە
بێگومان ئەوانەی کە پێکهێنەری حکوومەتن واتە لە کابینەکە بەشدارن بەرپرسیارەتێکی هاوبەشیان هەیە یعنی حکوومەت خۆی تەضامونیە پێویستی بەوەی کە هەمویان بەرپرسیارەتی هەڵگرن و لە ئەستی ئەو بەرپرسیارەتێش بن کە هەڵیان گرتووە لە کاتی سوێند خواردنیان کە بێ پابند بن بە یاساکانی وڵاتەوە بۆیە ئەم حکوومەتە بەڕاستی پێویستی بە خودداچوونەوە هەیە پێویستی بە چاکسازی هەیە لە شێوازی کارکردنی لە بواری نەوت و گازە لە بواری خزمەت گوزاریەکانە لە داهاتەکان بە شێوەیەکی گشتی شەفاف بێت و لەلایەشی تریشەوە دەرفەتێکە کە لەگەڵ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لەگەڵ حکوومەتی فیدراڵی ڕێک بکەوێت چونکە هیچ نەنجێشی تێدا نیە تا ئێستا هەرێمی کوردستان هەرێمێکە لە داخلی دەوڵەتی عێراقی فیدراڵیە و هەرێمێکە لە چوارچەوەی دەوڵەتی ئیتحادی فیدراڵی عێراقیە لەگەڵی ڕێککەوێت و بوارەکانی نەوت و داهاتەکان شەفافکە و بتوانێت لە قازانجی هەرێمی کوردستان ڕێکەوتنی تازە لەگەڵ حکوومەتی فیدراڵیا بکات چونکە هەرێمی کوردستان هەمومان دەزانین کە بە کۆمەڵێک کێشەی ناوخۆیی یا تێئەپەڕێەوە پێکەنەرەکانی ئەم حکوومەت و ئەم کابینەیە لە نێو خۆیان ڕێک نینە و لێرە کێشەیان هەیە و لە بەغداد کێشەیان هەیە و هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدیات و ئاڵنگاری گەورە بووەتەوە و لە داهاتوو شالەوانێت تووشی کێشەی تر بێتەوە بۆیە پێویستی بەوەیە کە لەگەڵ حکوومەتی فیدراڵیا ڕێککەوێ بتوانێت ئەو مادانە تەفعیلکە بە هاوکاری فراکسیۆنەکانی تر و هاوپەیمانەکانیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتوانن ئەو مادانەی کە ماوە کە پێویستیان بە یاسا هەیە و بوارانەی کە پێویستیان بە یاسا هەیە و دروستکردنی ئەنجومەنی فیدراڵی و جێبەجێکردنی مادەی 140 و وەرگرتنی شایستە داراییەکان و مستحقاتی هەرێمی کوردستان لە بەغدا لە حکوومەتی فیدراڵی بتوانێت بە شێوەیەکی شەفافانە خزمەتی میلەتەکەی خۆیان بکەن و شێشەی کە هەیە بە تایبەتی لە بواری سیاسی لە بواری ئیداری لە بواری داهاتەکانە بتوانن چارەسەریکەن بە لێک تێگەیشتن و بە حیوار و بە گفتوگۆی بنیاتنەرانە باشە بەس دکتۆر پێشتر ئەم کابینەیە کە بڵێن سێ لایەنی سەرەکی پێکیان هێناوە باسی چاکسازی دەکرد خەریکە بەرەو کۆتایی ئەم کابینەیە دەڕۆین هیچ لێبینی لە چاکسازیەوە و پێشتر ئیدعای زۆر گەورە بوو لە چاکسازی شەفافیەت خزمەتکردنی خەڵک کوردستانێکی بەهێز هەلی کار وەڵاهی تا ئێستا چاکسازی ڕنگدانەوەی نەبووە لەسەر واقعی هەرێمی کوردستانە ئیدعا ئەکرێت تەمان یاسای چاکسازی دەرکراوە و ئیدعاکرا لە کاتی خۆیان کە بەدەیان ملیار دینار بۆ هەرێمی بۆ خەزانەی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە کاتێک ئەم یاسایەتی جێبەجێ ئەکرێەوە کاریگەری ئەبێ لەسەر داهاتەکان لەسەر دابەشکردنی موچە بەڵام ئەوەی کە تا ئێستا بینی ومانە ڕنگدانەوەی نەبووە لەسەر واقعی هەرێمی کوردستان لەسەر واقعی ئابووری سیاسی کۆمەڵایەتی بە پێچەوانەوە ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە و گیرگرفتەکان چارەسەر نەکراون لایەنەکانی یەکتری تۆمەتبارەکەن کەوا ئەم هۆکارە بۆ جێبەجێ نەکردنی فڵان برگەی یاساکە و ئەوەی پەیوەندی بە بۆ نمونە بە وەزارەتی پێشمەرگەوە هەیە ئەوەی پەیوەندی بە داهاتەکانەوە هەیە ئەوەی پەیوەندی بەم کابینەوە بە کابینەی پێشووترەوە هەیە لەبەرەوە بەڕاستی ئەمە پێویستی بەوەی کە حکوومەت بە تەنها نابەت بەڵکو لەگەڵ پەرلەمانی کوردستان بە ناردنی پرۆژە یاسایی بودجە بۆ پەرلەمان بە ڕۆڵدان بە دیوانی چاودێری دارایی بە ئەنجومەنی دادوەری بە دادگاکان و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی و شێوێشی شەفافانە کارکردن لە چوارچێ و دەستور و یاساکان ئەتوانرێت کەمێک لەو معاناتە کە خەڵکی کوردستان تا ئێستا پێوە دەناڵێنێ ئەو کێشە و گرفتانێک کە بەرەوکی هەرێمی کوردستان و هاوڵاتەکانی گرتووە ئەتوانێت چارەسەری بەشێک لەو کێشانە بکە و لەو گرفتانە بکە بەڵام تەنها دروشم ناتوانرێت بە دوێ روشم ناتوانێت چارەسەری کێشەکان بکات تەنها بڵێ ئەمە چاکسازیەکەین و چاکسازیەکەش ڕنگدانەوەی نەبێت لەسەر واقع و لەسەر ژیانی هاوڵاتیان ئەوە بێگومان ناتوانرێت باوەڕ بکرێ بەوەی کە ئەم چاکسازیە
توانیوێتی ڕێڕەوی یاسایی خۆی بگرێت و بڵێن کە ئەم چاکسازیە هەنگاوەکانی سۆتە پێشەوە. ڕاستە حکوومەت یاساکەی دەرکردووە بەڵام لەسەر ئەرزی واقعە تاستا ڕنگدانەوەی نەبووە، بۆیە پێویستی بەکارکردنی جددی هەیە وە گوێگرتن لە دڵسۆزان لەوانەی کە پرۆژەی باش پێشکەشەکەن بە حکوومەت و ڕێنمایی باشی پێدەن لە پەرلەمانتاران، لە دڵسۆزان، لە ڕۆشنبیران، لە نووسەران، لەوانەی کە دڵسۆزی ئەم وڵات و ئەو خاکەن، یعنی ئەوەی کە ڕەخنیان لە ئەگرێ مەرج نییە ینی دژی ئەو حکوومەتە بێ، نایەوێت ئەو کیانە ئەم قوارێ بڕوخێ، دەوێت بەرەو پێش بڕوە، دەوێت هەنگاوەکانی یاسایی بن، شەفا بن و حکوومەت لە خزمەتی وڵات و گەلی خۆیان بێ، لە خزمەتی میلەتی خۆیان بێ. ئەمە لە قازانجی حکومڕانەکان و حیزبە دەسەڵاتدارەکانیش تەواوە بێ، بەڵام بە پێچەوانەوە بەم مەسارە بڕۆین و بەم ڕێڕەوە بڕۆین، بێگومان حکوومەتیش زەرەر دەکا و هاوڵاتیانیش لەگەڵ یا زەرەر دەکەن و ئێمەش قەوارەکەشمان ئەکەوێتە بەرهەڕەشەی جددیەوە و کەسیش لە هانامان نایە، بێگانە لە هانامان نایە، بەڵکو خۆمان ئەبێ خۆمان فریای خۆمان بکەوین و چارەسەری دەردەکانی خۆمان بکەین. سپاس دەکەم دکتۆر ئەحمەد. دکتۆر کاتمان زۆر کەمەوە بە سەبارەوەی کە بەڕێز پزیشکیشی حکوومەتی هەرێم ئێستا لە هەموو ڕۆکان و نەخۆشە، حکوومەتێکی نەخۆش دەیبینی؟ من لەو ماوەیە وتارێکم نووسی ئای بۆ لژنەیەکی پزیشکی لەسەر بۆ حکوومەت. بەڵێ یان تۆ نەتبینی بێوانە لە کۆتایی سەدەی 20 لژنەیەکی پزیشکی چوون هەڵسەنگاندنیان بۆ باری تەندروستی و توانای بەڕێوەبردننی حەبیب بۆڕقێ بەکرد لە تونس. لژنەکە ینی گومانیان هەبوو کەم پیاوە بتوانێت وڵات بەڕێوە ببات. لژنەکە هاتنەوەتیان ئەمە غیر صالح للحکم، ینی هین ئێوە نییە، ینی بەکەڵکی حکم نییە، نایەت. ئێستاوی هەرێم چۆن دەمین خۆ؟ بەڵێ تر لژنەکە قسەی هینەکە خواردی، قسەی لژنەکە حەبیب بۆڕقێ بەیان لابرد، وابزانم زەینە العابدین بن عەلییان داناوی لەم ساڵانی ئەخیرەوە هەڵیان کرد، خۆ پیشاندانیان دشکرد. عەلا کولێن ئێمە لە هەرێمی کوردستانە بەڕاستی وەکو نەخۆشی سیاسیمان هەیە، ینی ئەوە ئەگەر تۆ ئەوە نەخۆشەکەی حکوومەت قورسە. بەڵێ یەکەم حیزب چێتیە، دووەم خۆپەرستیە، سێهەم دەستگرتن بەسەر ئەو داهاتانەیە، چوارەم حساب نەکردن بۆ ئێش و ئازاری خەڵک، بۆ برسێتی خەڵک. کاکە ئێمە باشترین شت ئەوەیە ئێستا بارودۆخی عێراق چۆنە، ئێمە بزانین عێراق بنزین بە 450 هەموو مانگێک داهات بۆ خەڵکەکەی دابینەکە موچەی هەیە بچەیە بە دەستور مافەکانی گەرنتی کردوین. ئەبێ ئێمە باشترین شت بیکەین ئەوە ببین بە عێراقیەکی ساڵح بە گوێرەی دەستور و بتوانین شتی کەش وەرگین، مافی تریژ وەرگین لە ئایندا. ئێمە یعنی بەداخەوە وەکو من پێم وتی ئەم کوردستانیان دابش کردووە، هەر بەشێکیان ناوە بە داگیرکاریەک لەو لاشەوە بە هەموو شێوێک دژایەتی عێراقەکەن و عێراق بەتە ناو عێراقا مافیە مەیدابین کردووە لەم ڕۆژڵاتی ناوەڕاستە ئیکاکە بووەکەن. باشە زۆر بە کورتی ئەگەر چارەسەرێک نەبێت تووڕێی خەڵک کە بکرێتەوە چی ڕوو دەدات؟ ئەگەر خەڵک سیرکە بە کورتی بەسپاس تووڕەبوونی خەڵک ئەگەر بە بەرنامەیەک نەبێ، ئەگەر ڕێخستنێک نەبێ عەقڵانە ئاڕاستەی بکە، لەوانەیە هەم ئەنجامی نابێ هەم زیانیشمان بەرەکە. لەبەرەوە بێ خەڵک و ئەو حیزب و ڕێکخراوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن و ئەو کەسایەتیانەی کە ڕخنانێ لەو دەسەڵاتە ئەبێ بەرنمەیەکیان هەبێ بۆ بەرنمەیە بتوانن بەرامبەری دەسەڵات بکات، هەر ناڕزایەتێکی بکات حکوومەت هەر بەردەوام بێ. بەڵ تایس ناڕزایەتیانی هەموو کردووە کاکە تۆ بەبێ چەک ئەچیتە بەرامبەر ئەو دادگای هەیە، ئەو چەکی هەیە، ئەو ڕاگەیاندنی هەیە، ئەو پارەی هەیە، هەر تەشیرەکە بە ڕاگەیاندن. تۆچی داوای مافی خەڵگەکەی دێت لە ڕاگەیاندنەکانی و هزار قسە پێڵێ ڕاگەیاندنی ڕاستەوخۆ و ئاشکرای هەیە، چارنووسێکی خراپی دەبێت هەیە، هەر سەرکوتکردن چارنووسێکی خراپی دەبێت. ئەزانی چۆنە کاکە ئێمە ئەبێ خۆمان ڕێکخەین، خۆیان بە بەرپرسیار بزانین، دەسەڵاتیش ئەبێ خۆی بە بەرپرسیار بزانێ، ئەوەنە ئۆپۆزیسیۆن سەرکوت نەکە و ئاگامان لە عێراقیش بێت، لە ڕێگەی عێراقەوە کێشەکانمان چارەسەر. سپاس دەکەم، زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر فایاز گوڵپی، هەروەها دکتۆر ئەحمەد وەرتی. سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.